بەرکوڵی کۆماری کوردستان لە مەهاباد. لە ساڵی 1945ەوە زلهێزەکانی دنیا چەند ساڵێکە بە تەواوی بڕشتیان لە وڵاتی ئێران بڕیوە و ڕووس لە لایەک و ئینگلیزیش لە لایەکی دیکەوە تا دێ شوێن پێیان لە وڵاتە خۆش دەکەن. هەرچەندە هەموو ئەو هێزانە وایان پیشان دەدا کە دەیانەوێ ئێران جێبێڵن و ڕادەستی ئێرانیەکانی بکەنەوە، بەڵام ئەمەیان لە دڵەوە نەبوو. هەریەکەی پاسا و بیانووی جۆرا جۆری مانەوەی دەهێنایەوە و هەمویان دەیانگوت دەبێ هەموو هێزە بیانیەکان بە یەکەوە ئێران جێبهێڵن، بەڵام کەسیان ئامادە نەبوون هێزەکانیان بکشێن. لە مانگەکانی سەرەتای ئەو ساڵە هەندێک ڕوودا و ڕوویانداوە کە ئەوە پیشان دەدەن کورد هەم تا ڕادەیەک دەسەڵاتی هەبووە و هەم ویستی ئەوەشی هەبووە دەسەڵات و نفوزی خۆی لە ناوچە کوردنشینەکان زیاتر بکات. بارودۆخی شەڕی دووەمی جیهانی وای کرد کە هێزەکانی سۆڤیەت لەلایەک و هێزەکانی بریتانیا و ئەمریکا لەلایەک بەشی ئێران داگیر بکەن، هەریەکە بەشێکی ئێران داگیر بکەن. لە کاتێکیشدا دەسەڵاتی مەرکەزی لاواز بوو، ئەوە دەرفەتێک دروست بوو بۆ ئەوەی یەکەمین جار کۆماری ئازەربەیجان و دواتر کۆماری کوردستان دروست بی و هۆکاری ئەو داگیرکردنەش دەگەڕایەوە بۆ ئەوەی کە کاتی خۆی هەرچەندە بریتانیا ڕۆڵی سەرەکی هەبوو لە دروستبوونی دەوڵەتی ئێران بە پاڵپشتیکردنی ڕەزاشا، بەڵام لە ئەنجامی ڕووداوەکانی شەڕی دووەمی جیهانیدا ڕەزاشا لە سەرەتا پێی وابوو ئەڵمانەکان سەردەکەون، بۆیە پاڵیدا بە پاڵ ئەڵمانە نازیەکان لە شەڕی دووەمی جیهانی، وەکو تۆڵەسەندنەوەیەکیش هێزەکانی سۆڤیەت و ئەمریکا و بەریتانی هەریەکە هاتن بەشێکی ئێرانیان داگیر کرد. ئەو بارودۆخە نێودەوڵەتیە هۆکارێکی گرنگ بوو لە پاڵ ئەوەی کە لە کوردستانی ئێراندا کۆمەڵی ژیانەوەی کوردوایە پارتی دیموکراتی کوردستان دروست ببوون. ئەوانە وەکو هۆکاری ناوخۆیی لە پاڵ هۆکارە نێودەوڵەتەکە کاریگەری سەرچیان هەبوو لە دروستکردنی کۆماری کوردستان. لە 15 فێبروەری ساڵی 1945 ژمارەیەکی زۆری کورد لە مەهاباد کە لەلایەن عەزیز عەبدوڵڵا بەگ هاندرابوون هێرشیان کردە سەر بنکەی پۆلیس و باوەڕ وایە کە هەوڵێک لە ئارادایە بۆ تاڵانکردنی باڵەخانەی بازرگانی. 5 پۆلیس و کوردێکیش کوژراون. ئەمەش با شێوەیەک لە شێوەکان باڵادەستی کورد وە دیار دەخات و هەر ئەوەشەوا دەکات 5 ڕۆژ دواتر لە مەهابادیش شێوی دروست ببێت. گەڕوانینی کۆنسوڵی گشتی سۆڤیەت کە لە دۆکمنتێکدا هاتووە لەبارەی ئاریشەکە ئەمەیە. ئەو پشێوی بەهۆی دابەشکردنی شەکر هاتۆتە ئاراوە ئەمەیە. ژمارەیە کورد چوونەتە باڵەخانەی دابەشکردنی خۆراک لە جەندرمەکان تێپەڕیون و ئەوانیش تەقەیان کردو و کوردێکیان کوشتووە. کوردەکانیش بە تەقە وەڵامیان دانەوە و 5 جەندرمەیان کوشتووە و 6شیان بریندار کردووە کە دواتر دوانیان لێ مردوون. هەڵوێستی عەشیرەتەکان وای لە حکومەتی وڵاتی فارس کردووە زیاتر دڵە ڕاوچەی هەبێ. لە ڕابردوودا بۆ ماوەیەکی درێژ دەسەڵاتدارانی سۆڤێت ڕێگریان لە حکومەتی وڵاتی فارس کردووە تا هیچ هێزێک بەکار نەهێنێ بۆ ئەوەی دەسەڵاتەکەیان بە زۆر بچەسپێنن. وەکو بەرەنجامێکی ئەمە عەشیرەتەکانی مەهاباد هەتا ماکۆ لە ڕووی کرداریەوە سەر بەخۆیانن. تەنیا ئەوە نەبێ تا ئێستا لەلایەن کاربەدەستانی ڕووسەوە سنووردار کراون. لەو کاتەتا هەوڵدرا قەنەعەت بە کورد بکرێت تا بچنە پاڵ حیزبی توودە، بەڵام بنەماکانی حیزبی توودە لە چاوی سەرکردە کوردەکان کەمێک ناڕوون بوو. ئێستا دەگوترێ پشتیوانیەکانی ڕووسیا ئەوە ڕۆیشتون کە پشتەوانی لە سەربەخۆی کورد دەکات لە گروپێک کە بە کۆمەڵە ناسراوە و وا دەردەکەوێت بەم زوانە دەسەڵات بگرێتە دەست. پێشبینی دەکرێت حکومەتی وڵاتی فارس لەگەڵ کشانەوەی هێزە چەکدارەکانی ڕووسیا لە ئازەربایجانی ڕۆژاوا بەڕۆ ڕووی حاڵەتێکی مەترسیدار ببێتەوە. تەنیا هیوایەکی بچووک لە گۆڕێدا کە پێچەوانی ئەمە بسەلمێنرێ. لە ڕاستیدا ئینگلیزەکان هەر لە کۆنەوە سیاسەتیان ئەوە بۆکەوە بەردەوام پشتگیری دەوڵەتانی ناوەندیان کردو نەوەکو بزاف ڕزگاری خوازەکان. ئەمە سەبارەت بە کوردیش بە هەمان شێوەیە. لەبەرەوەی ئینگلیزەکان پیان وا بووکەوە بە یارمەتیدانیان بۆ کوردەکان بەرژەوەندەکانیان دەکەوێتە مەترسی. بە تایبەتی ئەوان بەرژەوەندێکی زۆریان لەگەڵ دەوڵەتی ئێران هەبوو لە مەسەلەی ئیمتیازاتی نەوت، هەروە بەرژەوەندیان لەگەڵ عێراق بوو لەسەر مەسەلەی نەوت. بۆیە ئەمە
هۆکارێکی ئێزگار گرنگ بوو، هۆکاری ئابووری بۆ ئەوەیکەوە ئینگلیز هیچ کاتێک بیر لەوە نەکاتەوەکەوە یارمەتی کورد بدا یان یارمەتی بزاف ڕزگاری خوازی کوردی بدا، بەردەوام لەگەڵ دەسەڵاتی ناوەندیدا و بەهۆی پاراستنی بەرژەوەندیە نەوتی و ئابوووریەکانی خۆی. زلهێزەکان بڕیاریاندا بوو لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی ژاپۆن ئەوانیش وردە هێزەکانیان لە خاچی ئێران بکشێننەوە. رووسیا ئەمەی بەلاوە پەسەند نەبوو، بەڵام نەشی دەویست ڕاستەوخۆ دژی بێ. بۆیە بۆ ئازاریەکان دەسەڵاتێکی خۆ بەڕێوەبەری پێکهێنابوو، دەشیویست یان کورد بچنە پاڵ ئەو خۆ بەڕێوەبەریە یان دەسەڵاتێکی هاوشێوەیان بۆ دروست بکات. 20 ئۆکتۆبەری 1945 سەرکردەیەکی کورد کە ئێستا سەردانی باکۆی کردووە بۆ کۆنسۆلی گشتی بریتانیا بە وەکالەت لە تەورێز باسی ئەوەی کردووە کە چۆن لەلایەن باگارۆڤی سەرکۆماری ئازربایجان و چل پیاوی میری سۆڤێت و ئەفسەرانی سوپا پێشوازیان لێکراوە و چۆن باگارۆڤ باسی سربەخۆیی کوردستان و بەڵێندانی سۆڤێتی بە پاڵپشتیکردنی کردووە ئەگەر بێ و کورد لەگەڵ حیزبە نوێیە دیموکراتیکەکە لە ئێران ئازربایجان کار بکات. کەمتر لە مانجێک دوای ئەمە بارودۆخ پەرەدەستێنێ و راپۆرتێکی کۆنسولی گشتی بریتانیا لە تەورێز بە دڵگرانیەوە ئەمە دەخاتەوە. بە پێ و راپۆرتی لە کۆنسۆلی گشتی بەریتانیا بە وەکالەت لە تەورێز گەیشتووە. خۆپیشاندانێک لە مەهابات ئەنجام دراوە ڕۆژێک دوای جێشتنی هێزە سەربازیەکە. ئاڵاو دروشمی ئاساییان لەباری کوردستانی سربەخۆ و دیموکرات دەگوتەوە و کاتێک قازی محەممەد وە دیارکەوت لەگەڵ سرودی نەتەوەی کورد سڵاوی لە وێنەی ستالین کرد و ستالینیش تا ڕادێکی زۆر وەکو پاڵپشتیکەر و ڕزگارکەری کوردستان دەردەکەوێت. خەڵکەکەی وێنەی ستالینیان بەرز کردبووەوە. کاربەدەستانی تاران بارودۆخی ناوچە کوردنشینەکان بەر لە ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە مەهاباد ئاوا دەبینن. 1. ژمارەیە کورد لە هەر 4 پارچە بەشی ڕۆژاوای ئازربایجان با ورمێشەوە، هەروەها ناوچەی مەهاباد زۆر چالاکانە لە ڕێی جیاواز هەوڵی وەدەستێنانی چەک و خۆراک دەدەن بۆ هەڕەشەکردن لە ئاسایشی وڵاتی فارس. 2. سەرکردەکانی کورد لە رووسیای سۆڤێت ئامێرێکی چاپکردنیان وەدەستهێناوە و بڕێکی زۆری هەواڵیان بۆ مەبەستەکانیان چاپ کردووە. 3. ژمارەیەک سەرکردەی کورد بەبێ ئەوەی ڕێکارە یاساییەکان بگرنەبەر چوونەتە باکۆ و هاتوونەتەوە. 4. مەلا مستەفای بارزانی ئەوەی لە عێراقەوە هاتۆتە ئێران لەگەڵ پیاوەکانی لە هەرێمە کوردیەکان جرساونەتەوە و لەبەر ئەوەی چەکدارن هەرێمێکی پشێ و ئاڵۆزیان لە ناوچەی چوارەم بەشی ڕۆژاوای ئازربایجان دروست کرد. 5. هاتوچوونی ئاسایی هاتوچۆکاران لە نێوان تاران و هەرێمەکانی باکوور لەلایەن بەرپرسانی سۆڤێت کۆنتڕۆڵ کراوە و چاودێری دەکرێت بەبێ چاودێریکردنی ئەوان ڕێ بە چوونە ژوورەوە نادرێ. 6. گواستنەوەی خۆراک و دانەوێڵە لە هەرێمەکانی باکوور بۆ پایتەخت و هەرێمەکانی باشوور وەستێنراوە و وەکو بەرەنجامی ئەمەش نرخەکان بەرز بوونەتەوە. جوتیارانی هەرێمەکانی باکوور بەهۆی خراپی بازاڕی کاڵاکانیان کەوتونەتە تەنگشە. 7. پارێزگاریکردن لە یاسا و ئاسایش لە هەرێمەکانی باکوور بەرەو ڕووی مەترسی دەبێتەوە بەهۆی نەبوونی هێزی پێویست بۆ پارێزگاریکردن. لەلایەکی دیکە مەحاڵە ئەو هێزە چەکدارانەی ئێستا لە خاڵەکە ئەرکیان هەیە هێزی پشتێوانیان بۆ بنێردرێ. هەر بەم هۆیەشەوە ناردنی تەنیا یەک جەندەرمە پێویستی بە ڕەزامەندی دەسەڵاتدارانی سۆڤێت هەیە و ڕێکارە دوور و درێژەکانیش بەرلەوەی هیچ شتێک ئەنجام بدرێ دەبنە مایەی شکست. ئازەریەکان یەک لەو نەتەوانە بوون کەوا لە ناوچەکانی ئازەربایجانی ڕۆژئاوا دەژیان. شوێنێکی ستراتیژی بوو سەبارەت بە ڕووسەکان، لەبەرەوەش یەکەم جار ڕووسەکان بیریان لەوە کردەوەکەوە کۆمارێکی تایبەت بۆ ئەوان دروستکەن. لەبەرەوەی لە ڕاستیدا ناوچەی ئازەربایجانی ڕۆژئاوا ناوچەیەک بوو کە لە ڕووی ئابووریەوە ستراتیژ بوو بۆ ڕووسەکان، بە تایبەتی شوێنی بەدەستهێنانی دانەوێڵە بوو بۆ ڕووسەکان، تەنانەت لە رووسیا بۆ ناسرا بوو کە ئازەربایجانی ڕۆژئاوا بریتە لە سەبەتەی خۆراکی ڕووسەکان، بۆیە بەشێکی زۆری دانەوێڵیان لەوێ پەیدا دەکرد. هەروە لە لایەشی دیکە ناوچەی ئازەربایجانی ڕۆژئاوا شوێنی
ئایدۆلۆژی مارکسی و کۆمۆنیستی بوو لە ناوچەکەدا بۆیە ئەو ناوچەیە ڕووسەکان بە ناوچەیەکی گرنگیان زانی تاوەکو کۆمارێکی تایبەت بخوایان لەوێ دروست بکەن و پاڵپشتی بکەن ئەمە لە کاتێکدا لە ناوچەکانی کوردستان بە تایبەتی لە مەهاباددا ئەم شێوازە ئایدۆلۆژی کۆمۆنیستە بوونی نەبوو. بە هەمان شێوە و لە شوێنە جیاجیەکانی کوردستان و ئازربایجان ڕووداوی دیکەش ڕوویانداوە. کەبیری چالاکانە دەستی بە کۆکردنەوەی پیا و چەکدارکردنیان کردووە ئەو خەریکی ئامادەکاریە بۆ هێرشکردنە سەر مەراغە چەک و زەخیرە بەسەر ئەندامانی ئەوەی پێی دەگوترێ پارتی دیموکراتی سەرا و دابش کراوە. گروپە چەکدارەکان ئەوانەی بەشداری لە کۆبوونەوەکان دەکەن وای دەردەخەن دەیانوێ بچنە سەرا و لەوێ دەست بەسەر نووسینگەکانی حکوومەت بگرن. راپۆرتێک لە هەرێمی تەورێز هاتووە کە کاربەدەستانی ڕووس ڕێیان لە پۆلیس گرتووە پاسەوانی زیندانەکان بکەن. ئەمە لە کاتێکدا ئەندامانی پارتی دیموکرات ڕێگەیان پێدراوە بە ئارەزووی خۆیان خەڵک چەکدار بکەن و هانیان بدەن تا پشێوی بنێنەوە. لێدوانەکانی کاربەدەستانی سۆڤێت لەم کاتەدا هیچ بەرهەم یان ئەنجامێکی باشیان لێ چاوەڕێن ناکرێت. هەمان بارودۆخ لە خۆی ماکۆ و ئازربایجانیش لە ئارادای. ئەم بارودۆخەی ئێستا شتەکان و دڵڕاوچەی لە فەرمانەکانی حکوومەت بۆ بەشەکان نێردراوە داوا کراوە هەرچی زووە حاکمی گشتی و پارێزگارەکان و هەروەها کاربەدەستانی دیکە ئەو پۆستانە پڕ بکەنەوە کە تا ئێستا بەهۆی ئەو هۆکارانی پێشتر خرانە ڕوو پڕ نەکرابوون. لە هەمان کاتدا فەرمان دەرکراوە بۆ ناردنی ژمارەی پێویست لە هێزی چەکدار و جەندرمە تا بەسەر بارودۆخەکەدا زاڵ بن و دووبارە سیستەم و ئاسایش بگەڕێن. داواکاری حکوومەتی سۆڤێت ئەو سێ لایەنە هاوپەیمانەی لە هاوپەیمانیە سێقۆریەکە واژۆیان کردووە بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پرسێک بە ناونیشانی ڕێزگرتن لە شۆڕژگێڕان لە 29 کانونی 1942 دەسەڵاتداری فارسەکان و خۆ دوورگرتن لە بێ سەروبەرکردنی بەڕێوەبەرایەتیەکان و ئاسایش و هێزەکانی فارس و دابینکردنی ئابوووریەکی باش بۆ وڵات و بۆ جێبەجێکردنی ڕێنماییە پێویست و ڕاستەوخۆکانی سۆڤێت و لە سەروی ئەوانەشەوە بۆ خۆ دوورگرتن لە داواکاری سوپا و پۆلیسی فارس بۆ سربەخۆ بوون. ئەگەرم کێشانەی سەرەوە بە گرنگیەوە لێیان نەڕواندرێ لە هەرێمەکانی باکوور و ئەگەر وان نەبێ ئەوە بێگۆمان دژ دەوەستێتەوە لەگەڵ خواستەکانی دوو وڵات و هەروەها دژی دەربڕینی ویستەکانی سۆڤێتیش دەبێت تا لەگەڵ وڵاتی فارس بگونجن. ڕەنگە لەبەرەوەی هێزە چەکدارەکانی فارس نەتوانن بە ئاسانی جموجۆڵ بکەن ئەوە ئێران نەتوانێ خۆی لە ڕووداوی نەخوازرا و دوور بگرێت لەوەشەوە دەتوانێت بۆ هۆکارەکانی شکستێنانی لۆمەی سوپای سۆڤێت بکات. لە ئەنجامدا وەزارەتی کاروباری دەرەوە با باڵوێزخانەی سۆڤێتی ڕاگەیاندووە کە حکوومەتی فارس بڕیاری داوە لەو کاتە 2 بەتالیۆنی پیادە و بەتالیۆنێکی زرێپۆش و بەتالیۆنێکی جەندرمە بنێرێ کە جبەخانە لە تارانەوە بۆ میانە و تەورێز لە ڕێی قەزوین و زنجان بگوازنەوە. داوا کراوە لە نزیکترین دەرفەت کە دێتە پێشەوە کاربەدەستانی سۆڤێت لەم بڕیارە ئاگادار بکرێنەوە و لەوەشەوە ڕەنگە ئەوان لە گرنگی کێشەکە تێبگەن. ئێرل هالیفاکسی باڵوێزی بریتانیا لە تاران لە تەلەگرامێکی نهێنی کۆددار کە بۆ وەزارەتی دەرەوەی بریتانیای ناردووە و داواشیان لێ دەکات بە نهێنی و بە کۆد وەڵامی بدەنەوە ئەمەی نووسیوە. یەکەی سەربازی ئێران زانیویانە کە دوێنێ شەو 600 لە دیموکراتەکان هێرشیان کردوتە سەرگوندی سەراو لە نزیک ئەردەبیل. دوای شەڕێکی درێژ هێزە چەکدارەکانی ئێران و جەندرمە چەک کراون و بەدیل بدرانە شوێنێکی نادیار. 3000 دیموکرات هێرش دەکەنە سەر بنکەیەکی بچووکی جەندرمە لە دەور و پشتی مینا خۆیان ئامادە دەکرد تا هێرش بکەنە سەر گوندەکە. پەیوەندی تەلەگرامی لەگەڵ ئێران لە ڕێی مینا کاتیە و ئەگەر بێ و هێرش ڕووبدا پەیوەندیەکە نامێنێ. مینا هیچ هێزێکی ئێرانی لێ نییە و جەندرمەش ژمارەیان زۆر بوو. هەروەها جەندرمە چەکیان لێ سەندرا و لاجابارە کە 40 میل لە تەورێز دوورە ئاخنڕانە زیندان.
وا پێدەچێت بزافەکان فراوانتر بن لە ناوچەی نێوان ئاردەبیل و میاندوا و تا دەگاتە تاران. یەکەی سەربازی ئێران ئەمڕۆ پێشبینی هێرشی هاوشێوەیان دەکرد لە مەراغە و میاندوا و ئازەرشار. لەو شوێنانەدا تەلەگرام وەستاوە، بەڵام زانیاری هەیە کە دیموکراتەکان لەسەر ڕێگای گشتین بەرەو باکوور. ڕووسەکان گوتیان ڕێگای کرماشان لە نێوان بۆکان و میاندوا و گیراوە. تا ئێستا یەکەی سەربازی ڕووس ڕێگەی نەداوە بە ناردنی هێزی پشتیوانی ئێران کە لە هێزە چەکدارەکان و جەندرما پێک دێ بچنە ناوچەی پشێوی تێکەوتوو. تەورێز تا ئێستا بێدەنگە، بەڵام لێرە دیموکراتەکان باش چەکدار کراون و ئەگەر هاتوو لەم هەفتەیەدا کێشە دروست بوو لەسەر هەڵبژاردننی ڕاوێژکاری هەرێم، ئەوە پێدەچێت هێزە چەکدارەکانی ئێران لە قشڵە لەلایەن سوپای ڕووسەوە بەند بکرێت. من قسەم لەگەڵ کۆنسڵی گشتی سۆڤێت کرد کە لە نوێوە هاتووە. ئەو بە شێوەیەکی ئاسایی لە جددیبوونی بارودۆخەکەی کەم کردەوە و من داوای ئەوم لێ کرد ئەگەر پێویستی کرد تەلەگرامەکەم لەلایەن هێڵی سەربازی سۆڤێت بۆ ئێوە بنێرن. لە ڕاستیدا هەر دروستبوونی دەوڵەتی ئێرانی نوێ کە ئەوەی پێدەڵێن دەوڵەتی پەهلەوی ڕەزا شا و محەممەد ڕەزا پەهلەوی تێدا فەرمانڕەواییان کرد، بەریتانیا بە دروستکەری ئەو دەوڵەتە دادەنرێت، بە پاڵپشتیکەری سەرەکی ڕەزا شا دادەنرێت کە ئەو دەوڵەتەی دروست کرد. بۆیە هەتا هەندێک لە نووسەرەکان تا ئەو ڕادەیە دەڕۆن دەڵێن دەوڵەتی ئێرانی پرۆژەیەکی بریتانی بوو. بۆیە ئەو پرۆژە بەریتانیا دروستبوونی کۆماری ئازەربەیجان و کوردستان خۆی لە خۆیدا لێدان بوو لەو پرۆژەیە. بۆیە بەریتانیەکان دەوڵەتی مەرکەزی ئێرانیان پێ باشتر بوو تەعاملی لەگەڵ بکەن نەک لەگەڵ کۆمەڵک دەسەڵات لەو دەوڵەتەدا. ئەو ڕێگریەی ڕووس لە هێزەکانی ئێرانی کردووە وەزارەتی دەرەوەی بریتانیای هێناوەتە سەرخەت و لە 25 نۆڤەمبەری 1945 نامەیەک بۆ باڵوێزی خۆیان لە تاران دەنێرنەوە کە لە هەڵسوکەوتەکانی دەسەڵاتدارانی ڕووس نیگەرانن و ئەمە بۆ باڵوێز دەنووسن. تکە ئەم یاداشتە لەم چەندێڕی خوارەوە بنێرە بۆ حکوومەتی سۆڤێت. حکوومەتی بەریتانیا دڵگرانە بەوەی زانیوێتی ئەو هێزەی کە حکوومەتی ئێران ئاوەتە خواست بوو لە تارانەوە بینێرێتە ئازەربایجان لەلایەن کاربەدەستە سەربازەکانی سۆڤێت ڕێگەیان لێگیراوە. لای حکوومەتی خاوەنشکۆ بە شێوەیەکی گشتی ئەمە منتەقی دەردەکەوێت کە حکوومەتی ئێران بیەوێت لە خاکەکەی خۆیدا نیزام و یاسا بپارێزێ کە پێویستە زەمنیەکانیان بجوڵێن لەبارەی وڵاتەکەی خۆیان تا بتوانن ئەمە بکەن. وەکو هەفبەرکردنێک لەگەڵ بەندی یەکەمی ڕێکەوتنی هاوپەیمانەکان لە 29 جانیوەری 1942 حکوومەتی خاوەنشکۆ لە بەریتانیا و حکوومەتی سۆڤێت پەیمانیان داوە ڕێز لە یەکپارچەی خاک و سەروەری و سربەخۆی سیاسی ئێران بگرن. ئەمە لە کاتێکدا لە بەندی چوارەمی هەمان ڕێکەوتن هەبوونی هێزی هاوپەیمانان لە سەرخاکی ئێران بە داگیرکاری سەربازی هەژمار ناکرێت. هەروەها تا لە توانایدا کەمترین پشێوی کارگێڕی و هێزی ئەمنی ئێرانی ڕووبدا. لەوەش زیاتر لەو ڕاگەاندنەی هەرسێ هێزەکە حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکان و سۆڤێت و شانشینی بەریتانیا لەبارەی ئێران لە تاران لە 1 دێسەمبەری 1943 دەریان کردووە ئەوان ویستی خۆیان لەبارەی سربەخۆی و سەروەری و سەلامەتی خاکی ئێران ڕاگەاندووە. هەروەها من هەست بەوە دەکەم کە کردەی کاربەدەستانی سەربازی سۆڤێت بە ڕێگەگرتن لە هێزەکانی ئێران ڕەنگە پەیوەندی هەبێ بە لێکتێنەگەیشتنێک لەبارەی پێگە و باوەڕ کە حکوومەتی سۆڤێت هەستیان پێ دەکات. لە توانایدا سەرکردەکان لە ئێران هۆشیار بکاتەوە کە ڕێگە لە جوڵەی هێزە چەکدارەکانی ئێران نەگرێ و بە یەکدادان ڕوونەدات لە کاتی ئەنجامدانی هەڵمەتی سەربازی بۆ گێڕانەوەی سەروەری یاسا لە خاکی خۆیان. لە ساڵی 1943 پەیماننامەی تاران دەبەسترێت لە نێوان هەرسێ وڵاتی زلهێز لە بۆ تاوتوێکردنی پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای زەنجی دووەمی جیهانی. یەکێک لەو خاڵانە کە تێیدا باسکرا ئەو بووکەوە وڵاتە زلهێزەکان دوای ئەوەی کە شەڕ کۆتایی پێدێ ئەوان بکشێنەوە لە ناوچەکەدا و سەحب بکەنەوە. بێگومان ئەم بارودۆخە بە تایبەتی مەسەلەی ئیمتیازاتی نەوت لە نێوان هەر سێ وڵاتدا کاریگەری زۆری هەبوو لەسەر بارودۆخی ناوچەی ئێران و ئەو بڕیارانەی کە لەبارەی ئێرانەوە دران. بە تایبەتی لەوانە پێشتر هەریەک لە بەریتانیا و هەروەها وڵاتی بەریتانیا و وڵاتی ئەمریکا ئیمتیازاتی نەوتیان بەدەستێنا بوو.
تاکە وڵاتێک کە نەیتوانیم ئیمتیازی نەوت بەدەستبێنە بریتی بوو لە وڵاتی رووسیا لە کۆتاییەکانی ساڵی 1945 و 1936 توانی ئیمتیازاتی نەوت لە ناوچەکانی ئێران بەدەستبێنێ و دوای ئەوەی کە یەکێتی سۆڤێت ئیمتیازی نەوتی بەدەستێنا لە ساڵی 1936 ئیتر ئەوە بکەوە پشتی کرد لەو کۆمارانی کە دواتر دامەزران کۆماری ملی ئازەربایجان و هەروەها کۆماری کوردستان لە شاری مەهاباد واتە ئەوەی کە بە دوای دەگەڕان زلهێزان لەو ناوچەیەدا لە ئێراندا لە ڕاستیدا بەدەستێنانی ئیمتیازی نەوت و هەروە هەندێک بەرژەوەندی سیاسی و ئابووری بوون لە ناوچەکەدا. باڵێزی رووسیا لە 26 نۆڤەمبەری 1945 لە کاتژمێری 10:30 سەردەبەیانی نامەیەک بۆ ژووری سیاسی دووەم لە وەزارەتی کاروباری دەرەوەی بریتانیا دەنێرێت و ئەمەی تێدا دەنووسێت. باڵۆزخانەی سۆڤێت ڕێز و سڵاوی تایبەت دەنێرێ بۆ وەزارەتی پەیوەندیەکانی دەرەوەی خاوەنشکۆ لە وەڵامی دیکۆمنتی ژمارە 5370 کە تیایدا لە 7 ئۆکتۆبەر لە بارەی ئەوەی کە گوتراوە بەرپرسانی سۆڤێت خۆیان لە کاروباری ناوەی ئێران هەڵدەقورتێنن، ئەمە هیچ بنەماو بوونێکی نییە و لەگەڵ ڕاستیەکان تێک ناکەنەوە و بەڵگەکانیش بەردەستن. هەروەها بابەتەوەی کە سۆڤێت یارمەتی چالاکیە سیاسیەکانی هەرێمی باکوور دەدات دووبارەبوونی نییە و هیچ پەیوەندێکی بە جەماوەر و سەرۆکۆزی بارزانیەکانی کوردستان و مەلا مستەفا بارزانی نییە کە لە ناوچە کوردستانیەکان دەژین بۆ پەڕینەوە بۆ سنووری ئێران و سنووری عێراق کە لە سنووری WFA ناوی هاتووە. بێرکردنەوە یەکێتی سۆڤێت بەو شێوەیە نییە کە لە دیکۆمنتەکەی وەزارەتی پەیوەندیەکانی دەرەوە نووسراوە و داوای ئەوە دەکات نهێنیە و کەسانە بدرکێنرێت کە لەلایەن هێزی جەندرمەی تورک دەست بەسەرن و هەروەها یەکێتی سۆڤێت هیچ زیندانێکی دروست نەکردووە لە ناوچەکە کە ئەمە بە ناوی سۆڤێت بڵاو کراوەتەوە. هەروەها یەکێتی سۆڤێت ڕێگە بە تێپەڕبوونی هێزەکانی فارس نادات بۆ پارێزگاکانی باکوور و ئەمە بەپێ ڕێکەوتنەکان ڕێپێنەدراوە و ئەوەش ڕوونە کە هێزی سۆڤێت ئاساییە بچێتە باکوور بە تایبەتی پەرسلا کە هێزی ئێمەلیە. ململانەی ڕاستەقینەی ئینگلیز و ڕووس بەردەوام دەبێت و ڕووس تا ڕادێژی زۆر لە ناوچەکە باڵا دەست بوون و هەر ئەوەش بوو دوجار کۆمارێک بە ناوی کۆماری کوردستان ڕاگەیەندرا.